غایەت ئەمەش باس مینارە و ئەم ڕەوشە حازر یا ناو دەستێمە یعنی ئەو دانوستاندنەیە نابێنەما و طرفێ دی ئەم شرۆڤە کنج مڵەتی خۆرە یعنی تایبەت مەگۆ بدەرەجایەکی هەڤالێن خۆی حزبیرە و بدەرەجا دوێژ مڵەتێک کوردرا چ کەسێ بیر و باوەری وا پرۆژێ نەتەوەی کوردی هەی ئەم جارا پێشی باژارادا ڕاستی باژارادا مەتخواست هەڤالێ مێت باژارادا پشتەم دەکەتن گوندا ئینشاءالله بەردەوامە ئەفکاری هەناسەکنی ئەم خلاص منش هەڤالێ خوا ئەمێ ناو دۆستی خۆ وەتەنی خۆ بگەرن کارێکی بەردەوامە سوودە مەژێگەلێکی دیت هەڤالێمە ڕەحەتی جەماعەتێ بوون هەڤالێمە پشتی فێمکردن ئەو دانوستانی هەلسەرک هەنە چ ئەستێ و لەسەر چ ئەساسینە ڕاستی مۆراڵێوا بلند بوون گەشت بوون داخواز جەم وا هەڤالە هەبووک و بەردەوامیم هەفتوو بینن چین و هەبێ ئەم بگهێنەوە لەسترین وەقت ما ئەو وەفاداری نابێنەمەوادا ئەم تشکی بێ هەڤالێ خۆ ناکەن چه هەبێ ئەمێ ئینشاءالله ژوارە شرۆڤە بکەن نابێنەمەوادا وێ نێزیک دیتن هەبن